کۆمار تەنێ 10 ڕۆژمان ji بۆ هەڵبژاردنên ئەنجومەنا پارێزگاهانە عێراقی لێ دیارە کو ئالۆزی دێ ڕەوشا سیاسی دە هەیە لەسەر کۆلانال جihên ku هەڵبژاردن دێ ببێژ ئەم دەرباسی میوان ببن لەگەڵوی بەئاخەفن حسێن تایی چاودێری سیاسی لەسەر هەڵبژاردنên ئەنجومەنên پارێزگاهان لە عێراقی و تەفگەرە عالیên سیاسی دێ لەگەڵ me be بڵێ کۆمار بەڕێز حسێن سڵاوتان لەبێ و کاتتان باش پێم خۆشە سەرەتا بۆ چنی بزانم بە سەربارەت بە کۆی گشتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان پێتان وایە پرۆسەکە لە بارودۆخێکی ئاسایی و دیموکراسیە بەڕێوە چێت هیچ پێشهاتێکی بۆ نایەتە پێش؟ لەسەرەتا ئێوارەتان باش بێ سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەدڵنیاییەوە ئەم بارودۆخێکی ئێستا لە عێراقی بارودۆخێکی شەڵەژەوە ئەمە شتێکی نوێ نییە بۆ هەڵبژاردنەکان ئێمە ئەمیشە ئەمامان بینیوە کە پێشتر لە ساڵی 2014 و ساڵی 2004 ئەم شتانەمان بینیوە ئەمە شتێکی سروشتێ و هەموو کات لە سەروبەندی هەڵبژاردن شتی لەم زۆرە ڕوودەدەنەوە پەیوەندی بە پرۆسی سیاسی ئاڵۆزی عێراقەوە هەیە و بارودۆخێکی ئاساییەکە ڕۆ بدە بەڵام سەر ڕای هەموو ئەمانە پرۆسی هەڵبژاردن بەبێ کێشە بەڕێوە دەچێت و هەڵبژاردنێکی شەفاف دەبێت وەکو هەڵبژاردنی پێشتر لەوانەیە ناوازە و بێ کێشە و نەبێت بەڵام گرنگەوەی پرۆسەکە بە دیموکراسی و شەفافانە بەڕێوە بچێت و ئەمەش پەیوەندی بۆ جموزۆرە سیاسیەوەیە کە لە عێراق دەهەیە بۆی چاوەڕێ دەکەم پەسەند بێت. باشە کە حسێن تو باوەڕ دکە بەشداریە دە هەڵبژاردنان دە بەشداریە هەڵبژاردنên پارلەمەنتۆیی زیێدەتر دەبە تو چاوە دنرخینە؟ بەدڵنیاییەوە تاکو دووە ساتی هەڵبژاردنەکان ئێمە ناتوانین پێشبینی ئەم شتە بکەین تاکو دەبینین کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕێژەی بەشداربوون لە هەڵبژاردنەکان دەخاتە ڕوو چونکە مەزاجی گشتی پێش هەڵبژاردنەکان وایە کە خەڵکێکی زۆر بەر لە کۆتا خۆلەک ڕای خۆیان دەگۆڕن و بلەوانەیە بەشداری نەکەن بۆیە ناکرێت پێشبینی ئەم شتە بکەین ئەوەی کە ئێستا هەیە و دەگوترێت لە ئامارەکان و داتاکان سەبارەت بە ڕێژە بەشداریکردن تەنیا پێشبینیە هیچی دیکە نییە تۆ ناتوانیت ئەم شتانە بە ڕاهایی بڵێ بەم شێوەیە دەبێت ڕەنگە بەشدار بە ڕەنگە خەڵکیش بەشدار نەبێت بۆیە هەموو ئەوەی هەیە لە چوارچێوەی پێشبینی دەبێنێتەوە. بەڵێ بەڕێستای هەندێک لانی عەرەب و تورکمان داواکەن کە لە کەرکووک هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان عێراق ئەنجام نەدرێ پێتان وایە بۆم داوایە کەنەوە تا چەند گونجاوە کە لە کەرکووک لە دوای ساڵی 2023 تەنها یەک جار هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگا ئەنجام دراوە گەرم جارەش ئەنجام نەدرێ چۆن نەکرێتەوە؟ بەدڵنیاییەوە کەرکووک بارودۆخێکی زۆر تایبەتی هەیە ئەمەش بەهۆی ئەوەیە کە پارێزگای کەرکووک سروشتێکی تایبەتی سیاسی هەیە ئەوەی کە ترساون لە هەڵبژاردنەکان و ترسان لێ نیشتووە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن و ئەو شێوانە لە هەڵبژاردنەکانەوە هەیە و بارودۆخی هەستیاری پارێزگاکە و نەبوونی سەقامگیریەکی سیاسی لە ناوچەکەدا من پێم وایە بارودۆخی کەرکووک زۆر ئامادەیە بۆ ئەوەی هەڵبژاردننی تێدا ئەنجام بدرێت ئێستا لە پارێزگای کەرکووک زۆرێک لە سەقامگیری سیاسی خەریکە دروست دەبێت زۆرێک لە ئاسایش هەیە بۆ ئەوی ئەم پرۆسێ بڕێ بچێت. برز حسین تایی یعنی مثلا بەرەی سەدر بەشداریی ناکێد هەڵبژاردنان دەی پارێزگەهان تەقەدم پرس هەیە یعنی گەلو دەی بەشداری بکەین نەکەن ئەوێک چاوە کارگەری لە ڕەوشا هەڵبژاردنان دکە یعنی بە ئاوایەکی ڕەوشا دەمۆکراسیە عێراقی گەرتو بنەرخ بەدڵنیاییەوە ڕۆتی سەدەڕی ئەوەی هەڵبژاردووە کە بەشداری هەڵبژاردنەکان نەکات ئەمە تیۆری سیاسی ئەوانە و پشتیان بم بیڕڕێ بەست و مافێتی بەشداری بکە مافێتی بەشداری نەکات ئێمە بینیوانە ساڵی 2014 پێکاتەیەکی تەواو بەشداری لە هەڵبژاردن نەکرد و هەڵبژاردن ئەو کاتە سەرکەوتو بوو جێبەجێکرا بۆیە ئەو کەسێک کە بایکۆتی هەڵبژاردنەکان دەکاتە خۆی بەرپرسێتی هەڵدەگرێت چونکە لە دەرەنجامدا نوێنەرەکان دەگۆڕین بەرژەوەندەکان دەگۆڕێن دوای هەڵبژاردن ڕەوت سەدر خۆی ئەم شتەی هەڵبژاردووە هیچ کەسێک ڕێگری لێ نەکردوون لە هەڵبژاردنەکان بەشداری بکەن سەبارەت بە پارتی تەقەدمیش بەدڵنیاییەوە پێویستە کە پارتی تەقەدم بچێتە ژێرباری دەستوری عێراقی و یاسا و عێراقیەکان ئەوانەی پێوەستن بە پرۆسەی سیاسی ئەگەر وایە کە سەرۆکی پارتەکە لەلایەن
دادگای فیدرالیەوە سزایەکی بۆ دەرکراوە پێویستە ئەوان بستنە ژێرباری ئەم شتەوە. بەڵێ بە بۆچوونیەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بەڕێوە چێت خودی ئەنجومەنی پارێزگاکان خۆیان تا چەند سوودیان بۆ گەلانی عێراق هەبووە؟ بەڵێ ئەڵبژانی ئەنجومەنی پارێزگاکان مافێکی دەستوریە شایستەیەکی دەستوریە لە دەستوری عێراقی جێگیر کراوە ڕاستە کە هەڵبژاردننی و مافەکانی یاسادانانی پێدراوە بەڵام 2000 ئەمە یاسادانانێکی دەستوریە دەبێتە چاودێر بەسەر حکوومەتی خۆزایی و ڕێگە دەدەێت حکوومەتێکی خۆزایی لەو پارێزگایە دروست ببێت بۆ ئەوی مافە دەستوریەکانی خۆیان بەدەست بێنێت و 4 ساڵجارێ بگۆدرێت. ئێمە لە ساڵی 2018 حکوومەتی عەبادی هەڵەیەکی کردبەوەی کە ئەنجومەنی پارێزگاکانی هەڵوەشاندەوە ئەمە هەڵەیەک بەلایەن حکوومەتەکەی ئەوە بەهۆی ئەوەی کە هەڵبژاردن نەکراوە دەبواە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو ساتە کرابواە بۆ ئەوەی حکوومەتی خۆزایی هەبێت و بەرژەوەندەکانی ناوچەکان ڕێک بخرێنەوە. ئەمە هەڵەیەک بۆ حکوومەتەکەی عەبادی کردی ئێمە کەتینە بۆ شایەکی دەستوریەوە بەبێ دەسەڵاتی خۆزایی ناکرێت. بله سپاس بۆتە حسێن تایم چاودێری سیاسیش بەغدایل گەلمە سپاس بۆەوە.